داوە ئیمامی مسلم لە حەدیثی ژمارە 671 لە ئەبوو هورەیرەوە خوای لێ ڕازی بێ سەحابەی بەڕێزی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم بۆمانە گێڕێتەوە کە رسول الله فەرمووی أحب البلاد إلى الله مساجدها وأبغض البلاد إلى الله أسواقها. پێغەمبەری ئازیزمان پێغەمبەری خۆشەویستمان ئەفەرمێ خۆشەویستترین وڵات خۆشەویستترین جێگا لە لای خوای پەروەردگار لەسەر ڕووی زەویە مزگەوتەکانە و بوغزاویترین شوێنیش لە لای خوای پەروەردگار بازاڕەکانە. سلمانی فارسی خوای لێ ڕازی بێ سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لا تكونن إن استطعت أول من يدخل السوق ولا آخر من يخرج منها فإنها معركة الشيطان وبها ينصب رايته. أفرمي حتى بوت أكري يكم كسمة بك أجت بازار، يعني يكم كسمة بلوي كدكان كيتوا كبازار ركي وآخر كسيش موك لبازار درتشي چونك جيغاي جنگي شيطان كتيايا زور جار سركوي بازار ركانه هر لويشا شيطان آلاي خوي هلأكا. إمامي نووي لشرحي صحيح مسلمة أفرمي بو بازار ركان شوێنی شەیطانە و خوای تەعالا خۆشی پێیان نایەتەوە چونکە زۆرینەی غەش و فێڵ زۆرینەی ڕیبا و سوو خواردن درۆی سوێنی درۆ خلافکردنی وعد پشتکردن لە ذکری خوا سبحان الله لە بازاڕەکان هەیە ئەغلب وایە و قیاسیش لەسەر ئەغلبەکرێ نەک لەسەر تەنیا تەنیا کە پیاوێکی ئیماندار ها لە بازاڕا و دائیم دەمی بە ذکری خوایە و قەت درۆ ناکە و قەت فێڵ ناکە ئەوە حاڵەتێکی شازە یان ئەتوانی بڵێ کەمینەیە. زۆرینەی ئەهلی بازار خەریکی فرتوفێڵن، خەریکی ترازوبازین، خەریکی غەشکردنن لە پیاوانە و لە هینا ئەگەر ئاگایان لە خۆیان نەبێ. ئەمە طبعا ئاگادارکردنەوەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نافەرمێ مەچنە بازار یا معاملە مەکەن، نا ئەفەرمێ لای خوا خۆشەویست نییە ئاگات لە خۆ دەبێ. بازار شوێنی شەیطانە، شوێنی معرەکەی شەیطانە. بەڵام مزگەوتەکان کە ماڵەکانی خوایە لە مزگەوتەکانە زۆربەی جار نوێژەکان ئەنجام ئەدرێ، قورئانی تیا ئەخوێنرێ، زانستی شەرعی تایە دراسە ئەکرێ، ذکری خوای تیا ئەکرێ، خەڵکی ڕۆژی 5 فەرستایە کۆ ئەبنەوە نوێژ ئەکەن، ذکر ئەکەن، قورئان ئەخوێنن، دەسڵاتدار و بێدەسڵات، فەقیر و دەوڵەمەند، مناڵ و گەورە، هەمویان بەشان یەکەوە ڕائەوەستن، تایە هەست بە دڵنیابوون ئەکەن، هەست بەوە ئەکەن کە یەکسانن، دڵی یەک ئەدەنەوە، خۆشەویستی و مەحەبەت لە ناو مسلمانانە بەهۆیەوە پەیا ئەبێ، ئاگایان لە یەکتری ئەبێ، لەوێ ئەزانرێ کێ فەقیرە تا یارمەتی بدرێ، کێ نەخۆشە تا سەردانی بکرێ، کێ کەسێکی مردووە تا سەرخۆشی لێ بکرێ. لە کۆتایی هەموو هەفتەیەکی شار ڕۆژانێک هەیە پێ ئەوترێ ڕۆژانی جمعە کە تایە مسلمانان کۆ ئەبنەوە و گویان لە وتاری جمعەیە و تایە تەذکیرەی ئیمانی ئەکرێ، یعنی یادخستنەوەی ڕۆحی و ئیمانی ئەکرێ، تەوجیهی مسلمانانیش ئەکرێ بۆ عەقیدەیەکی پاک و بێگەرد، بۆ عیبادەتێکی ساغ و سەلیم، بۆ ئەخلاق و ڕەوشتی جوان، بۆ ئەوەی لە عەقیدە و بیر و باوەڕە خراپەکان بە دوور بن، خوا نەخواست پەرستشێکی هەڵە نەکەن کە بەرەو هەڵدێربیان با، دوور بن لە ئەخلاقی خراپەوە. هەر لە مزگەوتەوە حافظ قورئان دروسە بێ، مناڵێکی ڕەبانی قورئانی پەروەردە ئەبێ،
هەر لە مزگەوتەوەیە دەرس محازەرات ڕەمەزانان دەرس و دروست دەیەها پیاوی چاک دەیەها عالمی گەورە دەیەها سەرکردەی گەورەی هەموو ملەتەکان و من ضمنهم کورد لە مزگەوتەکانەوە پەروەردە بوون بۆیە مزگەوت خۆشەویستترین شوێنەکانە لای خوای پەروەردگار